سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش. ئێمە ئێستا لە نێوان قەزای خانەقین و قەزای کەلارداین هاتوینێتە بنکەی دەنگدانی شێرەوەن. لەم بنکەیەدا 3800 کەس مافی دەنگدانی هەیە و دابش دەبن بەسەر 8 وێزگەدا. ئێستا من هاوڵاتیەکم لەگەڵایەکە بەیانی ئەمڕۆ هاتووە بۆ دەنگدان و دەنگەکەی خۆی داوە. کاک حاجی سڵاو لێبێ و ئەم کاتە و باش جەنابتان خەڵکی کوێن و لەکوێ هاتوون؟ خەڵکی ئەم ئاوایی گەورم لە خوار شێرەوەن ئاوا 2 کیلۆمتر هاتوون بە دەنگدان بە شانازی و هاتمە دەنگدەم و داوا لە جەماوەرەکەم خاصن ئەوانەی مادەی 140 هەیە دەنگ بدەن بۆ ئەم دەنگدانە زۆر گرنگە بۆ ئێمە بۆ کورد بۆ کوردستانێتی ئەم منتەقە. دشمنانمان هەمیشە بە تەمای ئەوەنە دووبارە داگیری بکەنەوە. داوا ئەکەم لەو هەلەیە هەتا چێتە بەمۆ لە بەمۆ هەتاکو ئەچێتە پشتەوە بەڕوێن و گشتی با بێت دەنگ بدا ئەمڕۆ ئەمە ڕۆژێکی مەسیریە ڕۆژێکی قەومیەتە بۆ قەومی کووردە بۆ منتەقەکەیە بۆ تعریبکردنە دژی تعریب و بۆ ئەوەی کە مادەی 140 تەنفیز بکەین بۆ ئەوەی قایمقامێکی ڕێکوپێک لە خانەقیدا بنین بۆ خۆمان قایمقامێکی کورد بێت. دشمنان هان لە حدودە چاوەڕێ ئەوە ئەکەن سەیتەرە بکەن و بێن منتەقەکە داگیرکەن. داواتان لێ ئەەکەم هەمووتان بێن بەژن و پیا و مناڵ کشتی بێت دەنگ بدا. و من دەنگم داوە بە شانازی و خۆم و ماڵ و مناڵ و عایلم ئامادەم. کاک حاجی ئەوەی کە لێرە کۆبۆتۆ دیارە نزبەیەکی کەمە هۆکاری چییە خەڵک بم شێوەیە ینی سارد و سڕێکی پێوە دیارە لە دەنگدان؟ واللهی تقریبا تا ئیسا باشتر لە ساڵانی من لە ساڵێتەوە باشی ئەزانم و جایە بەیانی زووشە خەڵکی هەبەتەمای دوای نیمە ڕۆژ خەڵک زیایەکە. خەڵک ئیسا خەریک ئیش و کار و فەلاحەت و حیواندارە یا لە ماڵەنیە یا عایلەی نەخۆشە یا شتێکە بەڵام دوای نیمەڕۆ خەڵک زیاتر ئەتێت. لەخوا بەزیای بێت ئایتایسە نسبەیە باش هاتووە ڕێکوپێکی شەو بە ئامانی و بە ڕێکوپێکی بەڕێوە چێتایسە هیچ گرفتێکیش نەبووە و هیچ کێشەیەکمانی نییە. بەس من هەر ئەوە داوا ئەکەم لە جەماوەری ئەوەی کە خۆی بە کورد ئەزانێت دڵسۆزی ملەتی کووردە بۆ ئەم منتەقە با بێ دەنگ بدا. سپاس بۆ تۆ کاک حاجی. دیارەوەی کە کاک حاجی باسی دەکاوە داواکارە لەوەی کە خەڵک بێ بۆ دەنگدان و پێی وایە ئەمە دەنگدانە دەنگێکی مەسیریە و ئەتوانێت خەڵک چارەنووسی خۆی بگۆڕێ بەم دەنگدانەوە بێتە هۆکارێک بۆی کە قایمقامێکی باش لە سنوورەکە بۆ خۆیان هەڵبژێرن.